عەلاوی لە کاتێکدا خۆی کاندیدی دوو لایەنی سیاسی شیعە بوو، بەڵام مەرجی بۆ پێکهێنانی کابینەکەی ئەوە بوو کە دەبێت وەزیرەکان سەربەخۆ بن و دوور بن لە پشگیری حیزبی. ئەمە جگەلەوەی بەرنامەی کابینەکەشی لە بەرژەوەندی پێکهاتەیەکی عێراق بوو. لایەنە سیاسیەکان یەرێمی کوردستان پێیان وایە هیچ کابینێک لەم قۆناغی ئێستادا بەبێ پشگیری حیزبەکان سەرکەوتوو نابێت. ئەمەندامەی سەرکردایەتی پارتی هۆکارەکەی ئاشکرا دەکات و هۆشداریش دەدات لە شڵەژانی دۆخی عێراق و تێکچوونی دۆخی ئەمنی و سیاسی عێراق ئەگەر بێت و ڕێگەی عەلاوی دووبارە بکرێتەوە. بۆ هیمالکردنەی کە لەلایەن دکتۆر محەممەد عەلاوی کرا بۆ هەرێمی کوردستان و بۆ حیزبە سیاسەکان نەجاحەتی نێنە، بۆیە هەر بیرۆکەیەکی تری لەو شێوە دوای محەممەد عەلاویش هەر کەسێکی تر بیاوێ لەسەر هەمان ئامانج ڕێگا بگرێ و هەمان نەتیجەش بەدەستێنێ کە سەرنەکەوتن بوو، فەشەلهێنان بوو. بۆیە بەبێ هاوکاریکردنی حیزب و لایەنە سیاسەکان و بەتایبەتیش لە ناویاندا بەبێ ئەوەی کە حساب بۆ کورد بکرێ، حساب بۆ سونە بکرێ، بیانەوەی حکوومەت تەشکیلکەن، ئەو حکوومەتە نەجاحەت نایانێ. بۆیە ڕەنگە فەوزا دروست بێ ئێستا پەرلەمانی عێراق کە بیاوێ بەیانی دەنگ بدا لەسەر کاندیدێک، حیزبەکان نین دەنگی پێدەن، نوێنەری حیزبەکان نین لە پەرلەمانن، نوێنەری پارتی لەوێ، نوێنەری یەکێتی لەوێ، نوێنەری حیزبەکانی تری وەکو عەلاوی عەبادی و ئەوانی تر هەمویان لەوێن، ئەوانان دەنگی پێدەن کەواتە بوونی حیزب گرنگە. بەپێی دەستوری عێراقی فیدراڵ گەورەترین کوتلەی پەرلەمانی کاندیدی سەرۆکوەزیران دیاری دەکات. ئەمەش خۆ یەکێکە لەو ڕێگەیانەی کە بەبێ پشگیری حیزبەکان کەس ناتوانێت ئەو پۆستە وەربگرێت. لەبارەی ئەوەی لە قۆناغی ئێستای عێراقدا بەبێ پشگیری کورد و سوننا دەتوانرێت حکومەت پێک بێنرێت، وەڵامی پسپۆڕان و چاودێرانی سیاسی نەخێرە. ئەم پسپۆڕەی دەستورە هۆکارەکەی ئاشکرا دەکات و دەڵێت بەبێ پشگیری حیزبەکان حکومەت پێک نایەنرێت. ئەو ئەساسە نییە کە لە دەستوری عێراقی فیدرال لە 2005 اتفاقی لەسەر کرا لە سیستەمی عێراقی، سیستەمێکی فیدرالە کەواتە دەبێ هەموو مکەونات تێدا تەوافق و تەوازن و شەراکەتیان هەبیتن. بەداخەوە لەو هەڵبژاردنانەی ئەخیر کە ڕئیس وزەرای مکەلەف ئیشی کرد زۆر دوور بوو لە سیستەمی فیدرالی و دوور بوو لە هەموو بنەماکان و میکانیزمی دەستور بۆ هەڵبژاردنی حکومەت. بۆیە هەر حکومەتێک ئەگەر تەهمیشی مکەونات بکە و بۆ میکانیزمە و ئیش نەکاتن حتمما شکست دەهێنێتن. لە دوای شکستی عەلاوی بۆ پێکهێنانی کابینەکەی کە پێی وەبوو بەبێ پشگیری حیزبەکان حکومەت پێک دەهێنێت، داهاتووی عێراق چووەتە قۆناغی سەختی دەستوری و ئیداریەوە و لایەنە سیاسیەکان و پسپۆڕانی هۆشداری لە پێکهێنانی کابینەی داهاتوو دەدەن و دەڵێن بەبێ پشگیری حیزبەکان کابینەکە هەمان چارەنووسی محەممەد تۆفیق عەلاوی دەبێت. بۆیە بە پێویستی دەزانن پێکهێنانی کابینەی نوێک بە گفتوگۆ و ڕێکەوتنی هەموو لایەنەکان بێت و بەرنامەی کارەکەشی ڕوون بێت. وەشمە ساڵح کوردستان 24 هەولێر.